على رسول الله. قضي پروردگار الحمد لله كان وقت خاني كردي دولة منا بونوسيني بيزي ما مصابر إذا كان من وتعبتي الحمد لله كلبواري سيريا أو أندا مصدره أو أندا كتير من بود الأسبوع لبواري حديثة لبواري تفسيرة كان مريم جوكو كش أنا زي بيوبكي وضمن خوش بك الحمد لله خواني كالتورو برهمي خوماني قضي پروردگار بسر مانوا كابين الحمد لله أودانية هيا ومسلمانان بليشاو ريان كردوتا شوينوي كتير و أم پێشانگایانە پڕە لە حیجاب و لە ڕیش و لە خەڵکانی مسلمان و ئیماندار و بەهرە مەکانیش بەهەمان شێوە. ئیمامی ئەحمەدی فەرموو بەینەنا و بەینەکم الجەنائز لە بینی ئێمە و خەڵکی عەلمانی و خەڵکی بێدین و کوفرە جەنازەمان لە بینە. یعنی چی؟ یعنی کە مردین دەرەکەوێت چێ پەرێزی قەڵەباڵغە و خەڵکی بەدەورەوەیە و لەگەڵ یاپەرۆشە کە ئێوەش مردن ئەبینین تەرمتان و مزگەوتان و خەڵکتان چۆڵە لە دەور. بەڵام ئەمڕۆ هەر بەینەنا و بەینەکم الجەنائز نییە، بەینەنا و بەینەکم المەعارف معرەزەکانیشمانی سەلمێنەکە الحەمد لله پەرێزی شێپاکە و چێ دەوری قەڵەباڵغە و خەڵک ئەمڕۆ پەرۆشی چییە و ڕووی لە چی کردووە. قەزی پەروەردگارە بەسەرمان. سەلام عەلەیکوم.